وەک خۆت بەگەشت لێرەم لەگەڵ چەند هاوڕێیەکی دیکە لێرە بەگەشت لێرەین بەڵام پێم خۆش بۆی کە لەوان بینیومە لەگەڵ بینەرانی ڕوودا و لەگەڵ خەڵکی باشوور وەگەڵە شێری کەم دابەشی کەم پێ بڵم کە وانی باکووری کوردستان چێت طبعاً وان یەکێکە لە شارە گەورە و جوانەکانی باکووری کوردستان شارەکە نزیکەی دانیشتوانەکەی ملیۆنە کەسە بێ وان بە چەند شتێ بەناوبانگە خۆت باس کرد بەڵام لە هەمویان گرنگتر بەحری وانە بەحری وان خۆش دەزانی لە شعر و گۆرانیەکانی کرمانجیە زۆر باسەکرێ بەحراوانێ بەحرێکی ئەجگار جوانە دیمەنێکی زۆر جوانی داوە بە وانی باکووری کوردستان دیمەنێکی زۆر جوانی داوە بە ناوچەکە دەریاچەی وان یەکێکە لە دەریاچە گەورەکانی دنیا طبعاً دەریاچەی وان لە 138 ئاوی تورکیا پێکەێنێت ئاوی ناوخۆی تورکیا لە 138 بەحری وان پێکێنێ بەحری وان یان دەریاچەی وان کە خۆیان لێرەڵەن بەحری وان بەڵام دەریاچەی وان گەورەترین دەریاچەیە کە ڕێڕەوی دەرچوونی نییە لە چەند جۆگە لە ئاوێکی گەورەوە ئاوەڕژێتە ناو دەریاچەکەی جوان کردو طبعاً ئارێزبان پێت بڵێم من شاری زۆر ڕۆیشتوم وڵاتی زۆر ڕۆیشتوم کە بەحری هەبوو دەریاچەی هەبوو بەڵام بڕواو کە ئەم دەریاچەی وان هیچی کەمتر نییە لەو دەریاچە بەناوبانگانەی دنیا لەو قەراق دەریا بەناوبانگانەی دنیا کە خەڵک پارەیەکی زۆر خەرجەکە چن بۆ گەشتیاری بووی ئەمێ ئەو بڵێم کە خەڵکی باشووری کوردستان خەفەت نەخۆن بەوەی کە ناتوانن دەریا ببینن ناتوانن بچنە فڵانە وڵات بۆ ئەوەی قەراق دەریا ببینن ناتوانن بڕۆن گەشت بکەن لە ڕووی تێچوو گرانی و ڤیزە و هەندێک بابەتی دیکە این پرسیار با بکەم شو خەڵک گەڵشی بەلاوە گرنگایە بزانێت یعنی لە ڕووی ئەمنیەتەوە ئەمنیەتی گەشتیار چۆنە هیچ کێشەیەک نییە ینی هیچ کێشەیەک نییە ینی من نەتوانم بڵێم هاتوچووی بینی هەولێر و سلێمانی چۆنە لێرە هەسانترە ینی هیچ کێشەیەکی ئەمنی نییە هیچ کێشەیەک بۆ گەشتیار نییە بۆ ئۆتۆمبیلەکەی خۆی توانێت بێتە ئێرە هیچ کەس لێت ناپرسێ پاسەپۆ ینی چێکی پاسپۆرت لە هەموو دنیا هەیە ئارێز جار ئەگەر یەکێک بتبینێت چێکی پاسپۆرتەکە دەکاتەوە مەسەلەن لە ڕێگە کە دێ ئەگەر مەفرەزەیەکی مرور هەبێ مەفرەزەیەکی سەیتەرەیەکە بێت چێکی پاسپۆرت دەکاتەوە کە هیچ کێشێکی قانونی نەبێ هیچ کەس ئەسڵەن زۆر بەڕێزەوە بەڕێتەکەن لە هەمووی گرنگتر وەکوتم ئێرە شارێکی کوردیە شارێکی کوردستانی هەموو شوێنە ینی کوردن شارێکی کوردستانیە کە دێتە ئێرە کافتریا کووردە مەطعەم کووردە هوتێل کووردە بازار کووردە جلو بەرگەکڕی هەمووی کووردە ینی هەستەکەی لە هەرێمی کوردستانی هەستەکەی لە باشووری کوردستانی بەڵام بە دیمەنی جیاواز بەڵام بە پلەی گەرمایەکی فێنک بەڵام بە خواردنێکی خۆش بە دیمەنی سەرنجڕاکێشی دەریا بە دیمەنی سەرنجڕاکێشی ناوچەی گەشتیاری لە ئەستەمبول ڕەنگە بەهۆی گرانی کرێ دوکان و هاتوچۆ قەرەباڵغی و زۆری گەشتیار و ژماری گەشتیارەوە نرخی استیغلال کرێ و بەرز بکرێتەوە وەڵام لێرە نا لێرە هەر ئەو تیشێرتەی کە لە ئەستەمبوڵی کڕی لێرەی کڕی بە نرخێکی زۆر ئەرزانتر ئەو خواردنەی لە ئەستەمبوڵی خۆی لێرەی بەتامتر هەرزانتر ئەو تێلەی لە ئەستەمبوڵ لێ خەوی لێرە لێ خەوی زۆر بە هەرزانتر ئەستەمبوڵ دەریای هەیە وان دەریای هەیە ناوچەی گەشتیاری بۆ ئەستەمبوڵ باسەکەم چونکە گەشتیاری باشووری کوردستان ژمارەیەکی زۆر ینی بەس وازانن تورکیا بەس ئەستەمبوڵە ئەمەوە بڵێم تورکیا بەس ئەستەمبوڵ نییە وانیشی هەیە دەست خۆش سەنگەر عەبدوڕەحمان لەوانەوە بەیوای گەشتێکی خۆش هەم بۆ ئێوە هەم بۆ ئەو کارانەی تریشمان کە بەیەکەوە